طبعا بەڕێزان لەم ڤیدیۆیان باسی تەختەکلیلی کیبۆرد ژیران دەکەین. تەختەکلیلیان کیبۆردی ژیران ئەم تەختەکلیلە بە ژیری دەستکرد دروست کراوە. دوو تایبەتمەندی زۆر سەرەکی تێدایە. یەک لەو تایبەتمەندیانە هەر دەقێک لە هەر شوێنێک کە تۆ دەستنیشانی بکەیت ئەتوانێت دەقەکە بخوێنێتەوە. بۆ نمونە من ئەم دەقە کۆپی بکەم، بگورن دەستنیشانی بکەم، کلیک لە خوێندنەوە بکەم، چەند پێنجی ئابی 2024 یان لە هەر شوێنێکی تر بۆ نمونە من دەستنیشانی بکەم و کلیک لە خوێندنەوە بکەم. ژمارە 187 گۆڤارەکە لە بەرگێکی ڕازاوە و چاپێکی نوێدا بڵاو کرایەوە. لە هەر شوێنێکی تر ئەمن بمەوێ بۆ نمونە ئەم بەشێن ئەمە کلیکە ڕاستەوخۆ ژمارە سپاردنی 272 ساڵی 2022 پێدراوە و بە تیراژی 1000 دانە چاپ کراوە. ئەمە یەک لە تایبەتمەندیەکانە. تۆ لە هەر شوێنێک هەر دەقێکت هەیە ئەتوانی ئەم دەقە دەستنیشان بکەیت. بۆ نمونە من ئەمە دەستنیشانەکەم، یعنی هەر شوێنێک بێ لەسەر کۆمپیوتەرەکە دەستنیشانی بکەیت. مۆدێلەکە گۆڤاری هەنگی مۆدێلەکە تواناییە بخوێنێتەوە. ئەمە خاڵیەکەم. خاڵی دووەم کە ئەم تەختەکلیلە توانایەکی سەرسوڕهێنەری هەیە لە تایپی دەنگیە. تۆ تەنها قسە ئەەکەی بەبێ داگرتنی هیچ بیتێک یان ئەلفابێتایەک خۆی تایپێکە با تاقی بکەینەوە. بۆ منە من بەشێک لەم راپۆرتە بخوێنمەوە بۆتان. کلیک لە تایپی دەنجیەکەم، گۆڤاری هەنگ گۆڤارێکی منداڵانە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەری دەکات. ئەمڕۆ 5 ئابی 2024 ئەمڕۆ 5 ئابی 2024 گۆڤاری هەنگ وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەری دەکات. ژمارەی 187 گۆڤارەکە لە بەرگێکی ڕازاوە و چاپێکی نوێدا بڵاو کرایەوە. ئەبینین بەم شێوەیە هەر قسەیە کە تۆ دەیکەی بە دروستی بەبێ هیچ هەڵەیەک تایپی دەکات. واتە کواڵیتیەکەی دەقا و دەق تۆ هەر قسەیەک لێرە بکەیت ڕاستەوخۆ تەختەکلیلەکە تایپی دەنگیەکەی بە دروستی بەبێ کەم و کورتی تایپێک. ئەوە بە هەمان شێوە توانای هەیە ئەوەی کە تایپ کراوە دووبارە لە هەر شوێنێک کە ویستت دووبارە بخوێنێتەوە. لەم ڤیدیۆیە دەینە کۆتایی تا ڤیدیۆیەکی تر. بەخواتانە سپێری، خواتان لەگەڵ، هەر شاد بن.